پۆلیسی گەرمیان بە بڕیارێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان سریەی پۆلیسی لە جەلەولا کشاندەوە پاش کۆنتڕۆڵکردنی شارۆچکەی جەلەولا لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ژمارەیەک لە هێزەکانی ناوخۆ لە ناو جەلەولا و دەوروبەری جێگیرکران. بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی پۆلیسی گەرمیانیش هۆکاری کشانەوەکە بۆ چۆڵبوونی شارۆچکەکە ئاگەڕێنێتەوە. بە بڕیارێکی وەزارەتی ناوخۆ ئەو هێزەی کە هەمان بووە لە خودی ناحیە جەلەولا پاشەکشەمان پێکردو کە بریتی بوو لە سریەیەک تا ئەو کاتە جەلەولا ئاوەدا نەکرێتەوە بۆ بڕیارەکە بڕیارێکی کاتیە چکە دەستگاکانی پۆلیس پەیوەندی بە تاوکاری و هاوکاری کارەکانی هاوڵاتیانە تا ئەو کاتە بە شێوەیەکی کاتی هێزەکانمان هێناوەتەوە. لە کاتی دەرچوونی بڕیارەکەشدا بەڕێوەبەری ناحیەی جەلەولا هەڵوێستی دژی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان دەربڕی و ئەوەشی خستە ڕوو کشانەوەی پۆلیسی هەرێم لە جەلەولا مەترسی گەڕانەوەی دەستگامنیەکانی عراق بۆ جەلەولا زیاتر ئەکات. هەروەک بەڕێوەبەری ناحیەی جەلەولا پێی وایە کشانەوەی پۆلیسی هەرێم لە جەلەولا بڕیارێکی هەڵەیە و لە بڕیارەکەدا پرس بە کەس نەکراوە. هەنگاوێکی کوتوپڕ ئەم هەنگاوەنراکەوە پاشەکشێکردن ئەمە هەر کەسێ لە وزاری ناوخۆ ئەم بڕیارەی ئیمزا کردە و مۆر کردە هەڵەیەکە ئەبێ پەرلەمانی کوردستان ئەو لایەنانەیەکەوە ئەم هەنگاویان جێبەجێ کرد بانگهێشتی پەرلەمان بکەن چونکە ئەمە هەڵەیەکی مێژوویە. بە پێی وتەی بەڕێوەبەری ناحیەی جەلەولا پێشووتر لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی جەلەولاوە دژایەتی زۆری کورت کراوە. بە جۆرێک پێش هاتنی داعش بۆ ناوچەکە کوژراوی گروپە تونڕەوەکان کراوەتە قوربانی لە حکوومەتی عراق و موچەی بۆ بڕاوەتەوە. ئەنوەر حسەین بەڕێوەبەری ناحیەی جەلەولا لە چەند مانگی ڕابردووشدا نامەی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کرد وەک ناڕەزاییەک بەرامبەر بەمانەوەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی جەلەولای سەر بە حکوومەتی عراق. من وەکو هەنگاوێک بوو کردم بۆ ئەوەی زەنگی خەتەر لێ بدا بۆ ئەوەی بزانین ئەم هەنگاوە غەڵەتە. ئومێدەوارم بەڕێوەبەرایەتی پۆلیسی جەلەولا هەڵبۆشێتەوە چونکە دژی بنەماکانی مادەی ١٤ دژی ویست و خواسی کوردە لە سنوورەکە. ماوەی چەند مانگێکە ناحیەی جەلەولا لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە کۆنتڕۆڵ کراوە و تا ئێستاش هیچ هاوڵاتێکی بۆ نەگەڕاوەتەوە. ژمارەی دانیشتوانی شارۆچکەکەش 86,000 کەسە و باوەی سیاسەتی یەکەیداریەکانی شارۆچکەکەوە لە ماوەی ڕابردوودا ژمارەی کورد بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. مەریوان حەسەن NRT جەلەولا.